ژمارەیەک بەرپرسی ئەمنی و حیزبی لە سلێمانی داوای بەشکردنی داهاتەکەی لە کۆمپانیایەک دەکەن. لە چەند شوێنێکی هەرێمی کوردستان سبەینێ کرایە پشووی فەرمی. 42 حاڵەتی توشبوون بە کۆرۆنای ئۆمیکرۆن لە سلێمانی تۆمار کرا. سڵاوتان لێبێت تۆم کاتەتان باش لە شارپرێسە و گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشە. لە چەند شوێنێکی هەرێمی کوردستان سبەینێ کرایە پشووی فەرمی. لە ڕاگەیاندراوێکدا پارێزگای هەڵەبجە ئاشکرای کرد بەهۆی ئەو شەپۆلە بەفرەی ڕووی لە پارێزگاکە کردووە سبەینێ پێنجشەمە لە سەرجەم دامەزراوەکانی حکوومەت پشووی فەرمیە. لەلایەکی دیکەشەوە لە سنووری ئیدارەی سۆران و بەهۆی دابەزینی پلەکانی گەرما و ناسەقامگیری کەشوهەواوە سبەینێ کراوەتە پشووی فەرمی. لەوبارەیەوە هەڵگورت نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە شارپرێسی ڕاگەیاند بەهۆی دابەزینی پلەکانی گەرما و دۆخی کەشوهەواوە لە سنووری هەر چوار قەزاکانی سۆران، چۆمان، ڕەواندز و مێرگەسوور و ناحیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ سەلامەتی گیانی فەرمانبەران و هاوڵاتیان سبەینێ پشووی فەرمیە. هاوکات ئیدارەی ڕاپەڕینیش لە ڕێگەی ڕاگەیاندراوێکەوە ئاشکرای کردووە بە مەبەستی پاراستن و سەلامەتی گیانی فەرمانبەران بڕیاریانداوە سبەینێ پێنجشەمە بکرێتە پشووی فەرمی. لای خۆشیەوە ئیدارەی زاخۆ ئاماژەی بۆ ئەوە کردووە بەهۆی بارودۆخی کەشوهەوا و پاراستنی گیانی قوتابیان و مامۆستایان پێنجشەمە دەوامی قوتابخانە و زانکۆ و پەیمانگەکان لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ ڕادەگیرێت و پشووی فەرمی دەبێت. ماوەی چەند ڕۆژێک کە شەپۆلێکی بەفربارین شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە و لە بەشێک لە ناوچە شاخاویەکان و سەنتەری شارەکانیش بەهۆی کەوتنی بەفرێکی زۆرەوە بەستەڵک دروست بووە. ئەوەش مەترسی بۆ هاتوچۆی فەرمانبەران و هاوڵاتیان دروست کردووە. چاڕوانیش دەکرێت بە گوێرەی پێشبینیەکانی کەشوهەوا لە ئێوارەی ئەمڕۆوە شەپۆلێکی دیکەی چڕی بەفربارین هەرێمی کوردستان بگرێتەوە. 42 حاڵەتی توشبوون بە کۆرۆنای ئۆمیکرۆن لە سلێمانی تۆمار کرا. ئەگەرچی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاشکرای کرد ئێوارەی ئەمڕۆ ئەنجامی پشکنینی ژمارەیەک حاڵەتی گوماناوی ئۆمیکرۆن ئاشکرا دەکەن، بەڵام شارپرێز زانیاری گرنگی لەوبارەیەوە دەستکەوتووە کە ژمارەیەکی زۆر حاڵەتی ئۆمیکرۆن لە سلێمانی تۆمار کراوە. بە گوێرەی ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێز کەوتون ئەو 42 حاڵەتەی تەندروستی سلێمانی گومانی لیان هەبوو بە گوێرەی ئەو پشکنینەی بۆیان کراوە سەرجەمیان ئۆمیکرۆن دەرچوو. ئەمەش لە کاتێکدا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دکتۆر سەبا هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاشکرای کرد ژمارەیەک حاڵەتی گوماناویان ڕەوانەی پشکنین کردووە و کاتژمێر 5 ئێوارەی ئەمڕۆ ئەنجامەکان ئاشکرا دەکەن. دوای ئەوەی بۆری نەوتی هەرێمی کوردستان لە تورکیا تەقیەوە لە ئێستادا بۆریەکە چاکراوەتەوە بڕیاریشە هەر ئەمڕۆ دەست بە هەناردەی نەوت بکرێتەوە. دوای ئەوەی شەوی ڕابردوو تەقینەوەیەک لە بۆری گواستنەوەی نەوتی هەرێم لە پارێزگای مەڕەشی باشووری خۆڕەڵاتی تورکیا ڕوویدا بڕیارە هەر ئەمڕۆ هەناردەی نەوت دەست پێ بکاتە. وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی ژاشکرای کرد تەقینەوەی بۆریەکە بەهۆی شۆرتی کارەباوە بوو بۆ هۆیەشەوە هەناردەی نەوت ڕاگیراوە. ئەوەش لە کاتێکدایە ئەو بۆریەی کە تەقیوەتەوە بۆری گواستنەوەی نەوتی هەرێم بۆ تورکیا بووە کە درێژی بۆریەکە 511 کیلۆمەترە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند هۆکاری کەمبوونەوە و گرانبوونی غاز هەناردەکردن و فرۆشتنیەتی بەدەرەوە لەلایەن دوو کۆمپانیاوە. پارێزگاری سلێمانیش دەڵێت کێشەی غازیان چارەسەر کردووە. سەرکۆ ئازاد گەڵاڵی بڕیاردەری لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان ئاشکرای کردووە کۆمپانیای دانەغاز و کۆمپانیایەکی ناوخۆیی بڕی 300 تۆن غاز بە بازرگانی دەفرۆشن و هەناردەی دەرەوەی دەکەن. لە کاتێکدا پێداویستی ڕۆژانەی هەردوو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بریتە لە 500 تۆنی ڕۆژانە. باسی لەوەش کردووە لە پارێزگای سلێمانی ڕۆژانە 1000 تۆن غاز بەرهەم دەهێنرێت کەچی تەنیا 230 تۆن بۆ هاوڵاتیان دابین دەکرێت. لەلایەکی ترەوە هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بەشە غازی سلێمانیان زیاد کردو و کێشەکە کۆتایی دێت. زیاتر لە 60 ڕۆژە قەیرانی کەمی غاز لە سلێمانی هەیە و ئۆتۆمبیلەکانی فرۆشتنی غاز بەنێو ماڵاندا ناگەڕێن و هاوڵاتیان دەبێت نۆرە بگرن بۆ وەرگرتنی بوتڵێک غاز. نزمترین پلەی گەرما لە هەرێمی کوردستان دیاری کرا و کەشناسیش پێشبینی شەپۆلێکی دیکەی توندی بەفر و سەرما دەکات. بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بوو مەلەرزەزانی هەرێم نزمترین پلەی گەرمای تۆمارکراوی شەوی ڕابردووی بڵاو کردەوە و پێنجوێن بە 90 پلە لە ژێر سفرەوە ساردترین ناوچەی هەرێمی کوردستان بووە. بەرزترین پلەش 0 پلەی سەدی بوو و لە هەولێر تۆمارکراوە. کەشناسی هەرێم پێشبینی ئەوەشی کردووە لەمڕۆوە شەپۆلێکی سەرتاسەری بەفربارین هەرێمی کوردستان بگرێتەوە و شەوی چوارشەمە و پێنجشەمە پلەکانی گەرما دابەزینی پێوانەیی تۆمار بکەن. ئەوەش لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژێکە شەپۆلێکی بەفر و سەرمای توند سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە و پلەکانی گەرما بە ڕێژەیەکی زۆر دابەزیوە.
ژمارەیەک بەرپرسی ئەمنی و حیزبی لەستێمانی کێشە بۆ کۆمپانیایەکی گەیاندنی خواردن دروست دەکەن و داوای بەشکردنی داهاتەکەی لێ دەکەن. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەستچار پرێس کەوتووە، ژمارەیەک بەرپرسی ئەمنی و حیزبی لەستێمانی چوونەتە سەر کۆمپانیاکە و بە بیانووی بوونی ژمارێکی زۆر لە ماتۆرسکیل و پیسکردنی ژینگەی شارەکە هەڕەشەیان لێکردوون و دواتریش داوایان کردووە مانگانە لەو پارەی کۆمپانیاکە دەستی دەکەوێت شەریکیان بکەن ئەگەرنا کێشەیان بۆ دروست دەکەن. لەو زانیاریە تایبەتانەی دەستچار پرێس کەوتووە، ئەو بەرپرسە حیزبی و ئەمنیانەی سلێمانی پرسیاری ئەو پارەیان کردووە کە کۆمپانیاکە لە بەرامبەرگەیاندنی هەر خواردنێکدا لە داواکاری وەردەگرن. ئەوانیش وتویانە تەنیا 1000 دینار وەردەگرن. بەرپرسەکانیش وتویانە لەو 1000 500 دیناری بۆ ئێمە دەبێت. ئەو داواکاریەی بەرپرسەکان وای لە کۆمپانیاکە کردووە کە کرێی گەیاندن لە 1000 دینارەوە بکەن بە 2000. خواتان لەبەر.